کۆنفرانسێک بەڕێوە چووە کۆنفرانسێک بووە تایبەت بە بواری بیناسازی و ژینگە کۆنفرانسێکی نێودوڵەتیە لە ئێستادا بەداخەوە ئەوەی کە مرۆڤ بەسەر ژینگەیە هێناویەتی نەک تەنیا وایە کە ئیتر تەنانەت پێشبینیەکان وا دیارە ناتوانن دەرەقەتی بێن نەک تەنیا ئەم ڕێکارانش ئەگیرێتە بەر بۆ چاکردنی بارودۆخەکە هەر تەنانەت نەیتوانێت شتێکی زۆر بکە بەڵام هەر ئەوترێت لەجێ خۆیەوە هەر کەسێک هەوڵبات کە ئەم گۆڕانکاریە نەرێنیانە کەمتر بکاتەوە وا ئەکات دڵۆب بەیەکۆ لە کۆتاییە وا بکەین دەریایەک لە گۆڕانکاریەکان لە ژینگەیە دروست بکەین جا ئەم کۆنفرانسا مەبەستی ئەوەیە کە لە ڕووی بیناسازیەوە لەمە بەدووە بیناسازیەک پێڕۆ بکەین بە کەرەستەکانەوە بە شێوازی دیکۆر و شێوازی دیزایانی خانووەکانەوە بە هەموو ئەمانە بۆی کە ئەمە زیاتر هاوڕێی ژینگە بێ بۆی کە زیاتر لەسەر کۆنفرانسەکەەوە ئەوەی کە چۆن بۆ نمونە ئەگەر ئێوە بە تەمان خانوێک دروست بکەن بینایەک دروست بکەن بەم شێوەیە بێ میوانێکی ئازیزمان لەلایە بەڕێز دکتۆر ئاکۆڕەشید کە بەڕێزیان سەرۆکی بەشی ئەندازیاری شارستانی لە زانکۆی کۆمارن ئێستا لە لامان ئامادە بێت و لەگەڵەوەی بەیانی باش بە بەڕێزیان نەڵێن دکتۆریان بەخێر بێ بەیانی بەڕێز باشی جەنابەت فەرموو زۆر بەخێر بێ خۆی ئەم کۆنفرانسە لە زانکۆی کۆماریش بەڕێوە چووە کاتە دکتۆر هەر عەزیت کێشی سەرەتا پێمان بڵێ کۆنفرانسەکە زیاتر تیاتیشکتان خسۆتە سەر چی وە چ گەلێکی تایە باس کراوە بە کەڵکی بیناسازی و خانووسازی لای خۆشمان دێت بەیانی ئەو باش و بەیانی بینەران ئێمە لە ئەم کۆنفرانسە گرنگێکی تایبەتی خۆی هەیە بە 2 ساڵ بە 3 ساڵ جارێک ئەکرێت ئەنجام دەدرێت بە بەشداری کۆمەڵێک لە زانا و پسپۆڕەکانی بواری بیناسازی و ژینگە و ساڵانە لە شوێنێک دەکرێت ئەمە یەکەم ساڵە بێتەوە کوردستان و بێتەوە هەرێمی کوردستان پار 2 ساڵەمە پێش لە تورکیا لە ئەستانبول کرا پێش ئەوە لە مسر لە وڵاتی مسر لە منوفیە کرا پێش ئەوە لە لوبنان کرا پێشتر یەکەم دانیان لە بەغا بوو بە خۆشحاڵی ئەم ساڵ لە پایتەختی ڕۆشنبیری لە شاری سلێمانی ئەنجام دراوە مەبەست لەم کۆنفرانسە ئامادەکردن و پێشکەشکردنی زیاتر لەو توێژینەوانەیە کە دەربارەی بوارەکانی بیناسازیە بەگشتی کە بواری جیۆتەکنیک و بواری کەرەسەی بیناسازی و بوارەکانی دروستکردن و شێوازی دروستکردن و تۆڵی و سەستەینەبڵەتی بیناکانە لە هەمان کاتە بوارەکانی ئاو و ئاوەڕۆ و سەرچاوە ئاویەکان و ژینگە و ئەمانە هەمووی لە خۆی دەگرێت بە کۆی گشتی زیاتر لە 200 و پتر لە 230 توێژینەوە پێشکەشی ئەم کۆنفرانسە کراوە کە زیاتر لە ساڵێکە خەریکین بەنجام 150 توێژینەوە وەرگیراوە و ئێستا حالیان ئەمڕۆ ڕۆژی دووهەمی کۆنفرانسەکەیە و بڵاو کراونەتەوە هەر توێژینەوەیەک لەم توێژینەوانە لەلایەن پسپۆڕی نێودەوڵەتیەوە هەستنگاندنی بۆ کراوە و بە سوپاسەوە و بە خۆشحاڵیمانەوە ئێمە لە کۆمال سلێمانی لە شاری ڕۆشنبیری میوانداری ئەو کۆنفرانسە گەورەیە دەکەین ئەمڕۆ ڕۆژی دووەمیانە و ئیشەڵا بەردەوامێکی هەیە و ئامادەبوونێکی بەڕاستی زۆری هەیە کە ئێمە ئەم ساڵ لەگەڵ زانکۆی تەکنۆلۆجی بەغاو لەگەڵ زانکۆی ئەردەنی لە عەمان بە هاوبەشی لەگەڵ هەنێک زانکۆی تریشە ئەنجاممان داوە بەڕاستی کۆنفرانسێکی گەورەی و ئینشەڵا هیوای سەرکەوتن بۆ هەموو توێژینەکان سپاس بۆیەوە دکتۆر لەگەڵەوەی کە ئێستا بینین ئەم کۆنفرانسانە سوود و تایبەتمەندی خۆی هەیە لە ڕوویەوەی کە چۆن کار لەسەر بواری بیناسازی و تەلارسازی بکرێ بەڵام ئێستا بینین ئەگەر هەر سێری شاشەکان بکەین تەلەڤیزیۆنەکان بکەین ئەمەنە ڕیکلامی پرۆژەی نوێ لە ئارایە بەڵام ئایا پرسیارەکە لێرەوە دەست پێکات تا چەند توانراوە کۆنتترۆڵێکی بواری بیناسازی هەبێ کۆنتترۆڵەکە مەبەستم چی ینی تۆ هەموو ئەو بابەتانەی کە گرنگە لە ڕووی کوالەتی کەرەستەکانی بیناسازی و لە ڕووی ئەوەی کە بە ئەندازیاری ئەم بینایانە دروست بکرێت لە ڕووی ئەوەی کە
سەلامەتی بە هاوڵاتیان ببەخشێ. ئێمە بۆی کە تووشی کۆمەڵە گرفتی سروشتی نەبینەوە ئیتر لەو کاتیا بیرمان کەوێتەوە کە ئیتر ماڵەکانمان پڕ بێت لە ئاو یان شوێنەکانمان بە کەڵک نایە خو بیناکان و باڵەخانەکان چەنە بەرز بێتەوە کوالێتیشی باشی کەرەستەکان نییە. ئێستا چەندین کۆمپانیای گەورەش هاتوونەتە پێشەوە. لەم کۆنفرانسی ئێوە تا چەند گفتوگۆ لەسەر ئەم بابەتان ناکەن بۆی کە دوجار هەمووی بۆ سەلامەتی گیانی مرۆڤایەتیە. ئێوە چۆن کاری لەسەر؟ بەڵێ بە سپاسەوە ئێمە ئەو بوارە زۆر بە گرنگ وەرگیراوە بە هەند وەرگیراوە بواری کە پێ ناومان ناوە سستێنەبڵ مەتیریەڵە کە باسی چۆنێتی و شێوازی و بەردەوامی و تونگ و تۆڵی مادەکانەکە تەمان ئێمە هەموو بینایەک و هەموو دروستکردنی و بە معمەلکردن یان بە ئیندەستریکردنی مەتیریەڵەکان لە توێژینەکانەوە دێن. ئێمە توێژینەوەکانمان دەربارەی چۆنێتی و تونگ و تۆڵی و با بڵێن سترنگتی ئەو ماوادانی کە بەکار هاتووە لە هەمووی درازاکرێت لەم توێژینەوانەی کە هەیە لە بواری کواڵیتیەکان یانەوە زۆر توێژینەوەمان هەیە کە مقارناتەکە زۆر توێژینەوەمان هەیە باسی سەلامەتی بیناکانەکە لە ڕووی بەرەنگانبوونەوەی بڵێن کارەساسە سروشتەکانی وەکو بوومەلەرزە و وەکو لافا و ئەم شێوازە گۆڕانکاریانە و هەروها لە ڕووی عەزلەوە لە ڕووی بڵێن عەزلی حەراری و عەزلی سەوت و ئەمانە هەمویان بوونەتە بابەتی توێژینەوەکانمان و بابەتەکان بەڕاستی توێژینەوەیان ئەم توێژینەوانە لەبەر گرنگیەکانیان هەنێکیان چوونەتە بڵاوەکرێنەوە لە جۆرناڵی عالەمیە کە AIP بەناوبانگە American Institute of Applications ئەوان لە خۆیان گرتووە چوونەتە هەموو ئەو بوارە گرنگانی کە ئێستا جێی سەرنج و تێبینی هاوڵاتی و خەڵک و دانیشتوانی گشتی ئەم وڵاتەیە کە بەهرەمی کوردستانیشەوە و محاولە کراوە کە بتوانین چۆن بڵێن گۆڕانکاریان بەسەرابێن بتوانین چۆن ئیسفادە لە سستینەبڵیتیکەن بەردەوام بوون ئیسفادە لە کەمکردنەوەی پرایس و زیادکردنی تونگ و تۆڵی و زیادکردنی ڕێژەی عەزلی سەوتی و عەزلی حەراری و هەروەها دوورکەوتنەوە لە بەکارهێنانی ئەوانەی کە ژینگە تێگەن بەڕاستی گرنگێکی تایبەتیراوە بە بەکارهێنانی ئەو تەکنۆلۆژیانەی کە بەکارهێنرێت لە ژینگە پارێزی و لە سەلامەتی و بڵاوکردنەوەی با بڵێن زیادکردنی ڕێژەی سەوزایی و زیادکردنی ڕێژەی بڵێن کەمکردنەوەی ینی بڵێن تەسەحۆر زاهری تەسەحۆر و بە بیابانبوون ئەمانە هەمووی بکراون بە توێژینەوە و توێژینەوەی باشیشی لێ دەرچوو و ئێستا حالێن لە پێشکەشکردن. زۆر باشە. دکتور بەپێی ئەوەی کە کۆمەڵک لە توێژینەوەکان توێژینەوەی ناوخۆیی بووە و بەڕێزت هەر بۆ خۆت گوێت لێ بووە یان بە دوادا چوونت کردووە ئەو کێشانەی کە بیناسازی و تەلارسازی ئێمە وایان کردو گرفتێک بۆ ژینگە دروست بکەن کامانەیە؟ زیابوونی ڕێژەی دانیشتوان بۆتە هۆی زیابوونی بیناسازی بە شێوازی پێڵێن عمودی یان ڤەرتیکلی یانی لە جاتی ئاسۆیی کە بەڕاستی ئەوە یەکێکە لە کێشانی کە سەردەمیانن و ئێمە زیاتر بەرەو ئەو بوارە ڕۆشین کە بە پانتایی زیاکەین بەڵام کە گەیشتە بواری ڤەرتیکلی زیاتر بێتە هۆی زیاکردنی بڵێن ڕێژەی گۆڕانکاری لە کەش و هەوایە هەمووی تەسیرەکاتە سەری ئەم توێژینەوانە زیاتر احتیمامیان ناوە بە شێوازی لە شێوازەکان کە چۆن چارەسەری ئەم بوارانە بکرێن. بەڵێ دکتۆر زۆر کات ئێمە کە باسی بیناسازی یەکەین ساڵ بە ساڵ کاریگەریشی هەیە لەسەرەوەی کە پێشکەوتنەکان لە چێپڕچیان ینی بۆ نمونە ئەوترێ لێر لەم پرۆژەیە چەندین تایبەتمەندی بۆ زیاد کراوە لەم پرۆژەیانە تایبەتمەندیەکانی تری زیاد کراوە بەپی هەڵکەوتی جوگرافی ناوچەکان ینی بۆ نمونە ئێستا ئەگەر لە هەرێمی خۆمانە باس بکەین سلێمانی جیاوازە لەگەڵ هەولێرە سلێمانی جیاوازە لەگەڵ بۆ نمونە هەڵەبجەیە تا چەند کار لەسەر ئەوە کراوە بە ڕووی جوگرافی بیناسازیەکان ڕێک بخرێت.
ئێمە ستایڵی دروستکردنی باڵەخانەکان و دروستکردنی شێوازی خانوبەرە بەتاکید دراسی ئەوە کراوە کە کەڵچەری شوێنەکە لەگەڵ یا تێکەڵاو کرێ حتا لە زاهرەی دروستکردنی قوبەکانە حتا لە زاهرەی شێواز و با بڵێن پێڵێن ئەکستیریەر دیزایانی ئەو باڵەخانانە کە چۆن بێت هەمووی هێنراوەتە کایەوە هەر بۆ نمونە ئێمە لۆگۆی کە لەو لۆگەی کە بەکارمێنانەوە یەکێک لە لۆگۆکان ساعاتی قشڵەیە کە لە بەغا بەکارێن ساعاتی کۆنتین ساعتە لە عێراقا وارە هەروەها بۆ شاری سلێمانی شاخ و داخەکە هەر سێ شاخەکە ئەزمەر و گۆژەوە کراوەتە ناو لۆگەکەەوە هەروەها ئێمە احتیماممان ناوە بەو بواری تەنفیزیانی کە هەیە کە حالیان ئێستا بە خۆشحاڵی و بینای بانقی ناوەندی عێراقی کە ئەتوانم بڵم نیوەی مهندسەکانیشیان کوردن خەڵکی ئەم شارن کە لەوێن کە دیزاینەری عالەمی ناسرا و زوها حەیری دەوەی کردووە ئەومان کردووە بە لۆگۆ و ئیش لەسەر ئەو بوارانە کردووە ئێمە زۆر احتیمام کراوە بە شێوازی ئەکستیریەر دیزاین کە بگونجێت لەگەڵ ئەو کەڵچەرەی کە هەیە ئەو شوێنەی کە هەیە لەگەڵ ئەو بارودۆخ و ئەو ئینڤایرۆمنتی کە تیا دروستەکرێ بە جیاوازی شوێنەکانیشەوە. زۆر باشە دکتۆر یەکێک لەو خاڵانەی کە لە ئێستا زۆر تیشکە خرێتە سەری ئەو کەرستانەیە بۆ بیناسازی سوودی لێ وەرەگرێت هاوڕێی ژینگە بن لانێ هەندێکیان بۆ لای خۆمان گران بێت لە ئێستادا تێشوەکەی یاخودوە نمونە ئەمە تەنیا وەکو توێژنەوەکان باسی لێ بکرێت وەکو ڕێکلام هێشتا لە لای خۆمان سوودی لێ وەرنەگیرا بێت ئەوەندەی کە بەڕێزت لە ئەم کۆنفرانسای زانیاری دەستکەوتووە یان کۆنفرانسە پێشوەکان یان بە دوواداشوونەکانی خۆی تا چەند دەکرێت ئەم کەرستانە وا بکرێت کە لە ناو خۆیان بەرهەم بهێنرێت یان وابێت کە بهێنرێتە بازاڕی کوردستانیشەوە هەرچەند لانەی لە ڕووی تێچووشەوە تۆزە گرانتر تاوبێ بەڵام لە داهاتوە هەرزانتر ئەبێ بێگومان بۆ دانیشتووی خانووەکە ڕۆشنبیرێک لەسەر ئەمە دروست بکرێت. بەڵێ ئەمە زیاتر لە کاتی توێژینەوەکان کە ئەنجام دراون احتیمامی راوە بە بەو دوورکەوینەوە لەو بابەتە بیناسازیانەی باڵێن کە ئێلمنتانی کە هەیە کە مەوادی بیناسازیانی کە هەیە کەیتە زۆر باو بووە و بەڕاستی ئێستا کاتی ئەوەیە کە دوورکەوینەوە لە کۆنکریت و لە شیش و لەمانە بگەڕێن بەسەر سەرچاوە سروشتەکانی تری کە بەکاربهێنێت بۆ بیناسازی زۆر دراسەمان کردەوە لە پێشووتری شاکردومانە توێژینەوەکانیش بەڕاستی ئەنجامی هەبووە ئەوەی کە ئەمێنێتەوە یەکێکمانەوێت یان با بڵێن خەڵکانێکمانەوێت کە بێن وەکو ئیستیسمار بکەن لەم توێژینەوانەیە و کارگەکان بێنەوە ناو وڵاتەکەمان و بێنە ناو هەرێمی کوردستانەوە کە لە بوارەیە پێشکەوتوتر بین بۆ ئەوەی کە دوورکەوینە لە بابەتە تەقلیدیە با بڵێن کە ئێستا زۆربەیمان بۆتە کێشەش بۆ ژینگە چکە هەر خۆیان و وەستەکانیشان وایە لێ هاتووە بۆ نمونە کەرەستەی ناوخۆی یاهی ناوچەکە چی ئێستا بۆ نمونە ئێستا شاری سلێمانی زۆر هین نەبین یەکێکە لەو شوێنانی کە سەرچاوەیەکی سروشتی هەیە لە خشت و لە قوڕ بەڕاستی ئێستا لە شارەکانی بەسرە و ناسرە و لەو شوێنە جنوبەر هەتا لە بەخا کێشەی دروستکردنیان هەیە بە کۆنکریت زیاتر بەنابەر خشت ئەو خشتێک کە زۆر مەشهورە و زۆر بەباشی بەکارێنێت و زۆر پاکە و چکە زاهرەی خێی دروستکردنی نییە ئەو خشتانەیە کە لە معاملەکانی سلێمانی و بۆ ئەوێچێ و تەڵەبێکی زۆری لەسرە کە بە خۆشحاڵیەوە یەک دوو معاملەیە نامێنایەم بەڕاستی زۆر ناوبانگیانەیە و هی ئەوێ نەبێ بەکاری نانێن ئەمە یەکێکە لە سەرچاوەیەک بەڕاستی ئێمە سەرچاوەیەکی بڵێن چۆنەڵی زۆرمان هەیە لەو مەتیریاڵانی کە بۆ خشت بەکارێنێت کە هەم عەزلی زۆرە هەم بەکارهێنێت بۆ ئەجوایی گەکە گەرمە و ئێمە توانین ئەم شارەی خۆمان بکەین بە سەرچاوەیەکی معمەلێک یعنی وەکو بڵێن شێوە پیشەسازی دروستکردنی مەوادی بینا کە بتوانین بۆ شارەکانی تری هەواڵەکەین. زۆر باشە دکتۆر لەگەڵ ئەوەی کە ئەم کارگانە و ئەم کەرستانەگە لەنەوە خۆیان بەرەم بێ ئەمە کارێکی زۆر باشە و توانی خۆمان پشت بە خۆمان بەستین بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە دەستی ناوخۆیشمان زیاد کرا یعنی لە ڕووی ئەوەی کە ئێستا خۆشحاڵین کە کارگەیەکی خشت هەیە بۆ نمونە لە نزیک چەمچەماڵەوە خشتەکانی چێتە وڵاتە عەرەبیەکانەوە بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشیە کە توانین ئێمە بەرهەمێکمان هەبێ وڵاتانی دراوسێ سوودمان لێ ببینن بەڵام
دەستی ناخۆش زۆر گرنگە بەڕێستان لە زانکۆ لەوانێت چەندین خوێندکار بە ئەکادمی پەروەردە بکەن بۆ بچین ئێمە لە وڵاتێکی تر کەسێک بێنی بیناکانمان بۆ دروست بکەن تا چەند لەم کۆنفرانسیا قسە لەسەر ئەمە کراوە ئەمە شێوازی دروستکردنی بیناکان بەڕاستی کە دوای ئەوەی کە توێژینەوەی لەسەرکراییرێ بە مستەسمیرەکان ئێمە چاوەڕی دەستی ئەوان کەین بەڕاستی حەزەکەین ئەوان چکایتر دەسەکە لە دەست ئێمە نامێنێ وەکو زانست وەکو تەطبیقکردنی زانستە لە دەستی با بڵێن سرمایەدارەکان و ئەوانی کە لەو بوارە هیوادارم کە ئەوان ئەمە بە هەند وەرگن و تا ئێستا باشە توانای وەستا و با بڵێن دەستی کاری بە توانامان هەیە و بەهرەمەندمان هەیە لەو بوارەیە ئەتوانین ئەوانە هەمووی بەگەڕخینەوە و بە خۆشحاڵەوە من ئەوەی کە باسم کردیانێ من مهندسەکانی خۆم و تەلەبەی خۆمانە لە بەخا لەو پرۆژە گەورە ئیملاخانە پشتیان پێبستن کە ئەمە بەڕاستی شانازێکی گەورەی بۆ ئێمە و بۆ وڵاتەکە و بۆ ئەم شار بەڵام ئەم کۆنفرانسانە دکتۆر بمبورید گرنگیش نییە سەرمایه‌دارەکان تایە بەشدار بن ڕاستە کۆنفرانسێکی ئەکادمی و توێژینەوەیە بەڵام ئەوانیش تیا ئامادە بن ئەوان تی ئەگەن لەوەی کە چی پێویستە بکرێ بۆ شاران بە ئەکیدی وە ئێمە بانیانەکەین بەڵام ئێمە دوای ئەوەی کە هەموو توێژینەوەکان و هەموو بڵند دەرەجەی قەتعی وەرەگرێت کە ئەمە تەواو ئامادەیە بۆ بەکارهێنان چکە توێژینەوە دوو توێژینەوە هەیە بە تەواوەتی سیۆریە هەیە بە تەواوەتی ئەپلایدا ئێمە بە خوشحاڵیم توێژینانی کە لەم کۆنفرانسەکان بە تەواوەتی ئەپلایدا ینی بەکارهێنان بۆ تەطبیقکردن یەکێکمانەوەی کە دوای ئەوە ئیشی لەسەرکە زۆر باش دکتۆر بابەتێک هەیە ئەوترێت لە لای خۆمان سوود وەرگرتن لە ڕووبەری خانووەکە یان بیناکە لەوانەیە لە ئاستی وڵاتانی ترانەبێت بۆ نمونە ئەوترێت لە وڵاتێک هەیە بە 40 مەتری دووجا توانیانە خانوویەک دروست بکەن کەسێک تایە ئاژی زۆر بە باشی پێداویستەکان تیادا بینکراوە بەڵام لای خۆمان لە 140 مترە ئەبینی هێشتا خێزانەکە کێشە و گرفتی شوێنی هەیە بۆ نمونە ژووری زۆری نییە یان هەنێک لە ژوورەکان زۆر ناکرێت سوودی لێ وەربگیرە دکتۆر ئەکۆتا چەند گرینگە لە ڕۆی پیادەکردنی خەریتەکانیشەوە چاودێریەکی چڕتر هەبێت بۆ ئەوەی کە کەڵکێکی زیاتر لە ڕووبەرەکان وەربگیرێت بەڵێ ئێمە لە کوردستان و لە هەرێمی کوردستان و بەتابەتی لە سلێمانیە یەکێتی ئەندازیاریانمان هەیە لەگەڵ بڵێن پرۆژە شارەوانەکان کە مۆڵەت نادەن بە هەموو خەریتەیە کە جێبەجێ بکرێ و هەنێک با بڵێن ئەتوان بڵێم مجموعەیەک خاڵمان هەیە کە بە هەند وەرگیراون و ئەبێ لەو بوارەیە ئیشی تا بە یەکێک لەوانە فەنکشناڵیتی شوێنەکەی کە بهێبێت و هەروەها مەوادەکەی کە بەکاردێنرێت و پاشان ڕێژەی سەوزایی کە ئەبێ بوونی هەبێت و هەروەها تەنانەت جاری وایە ئێمە جاشە کراوەتەوە لەسەر ئایا ئەم باڵەخانەیە شێوازی تیجاری هەیە یان خەدەمیە یان بۆ دانیشتن و بۆ سوکانیە و بەپێ ئەو بوارانە بێ ئەبێ جا بکرێتەوە ئێمە زۆر جار هەیە خەریتەی زۆر باشمان بۆ دێ بەڵام ڕیجێک تێکەینەوە بەرەوەی ئەو خاڵانەی تیانە شێوازی ژیانی با بڵێن خێزانی کوردی لەگەڵ خێزانی ئەوروپی جیاوازە زۆر شت ئێمە بۆ ئێمە تازەیە دکتۆر بۆ ئێمە زۆر ئەوان بۆیان گرنگ ینی با بڵێن حتا بوونی شوێنێک وەکو ستۆدیۆ کە پێڵێن کە کەمترین ڕووبەرە بەکارێنێت تۆزی زەحمەتە ئێمە ئەوە بژینتیایە و ئەوەش ئەگەرێتەوە بۆ کەڵچەرەکە کەکو بەڕێزی باسی کرد ئایا شێوازی بیناکاری لە شوێنێکە بۆ شوێن تەبان احتیمالێکا سەر نەفسیەتی ئەو شخصانە ئەو کەسانی کە ئێمە ڕێکەوتین کە دایمەنە بێ چێشتخانەیەک لە ناو خانەکانمانە هەبێت مەطعامێک زۆر گەورە بێت و هەموو شتێکی تا بێ زۆر جار لە هەنێ وڵاتە زیاتر احتیمال ناکەنە سەر خۆیان لێنن احتیمالەکان سەر دلیڤەری ئەو ئێریایان پێ زۆرە کەمیەکەنەوە و طبعاً زایدنەوە کە ڕووبەری 1 مەتر دووجا لە هەنێ شوێناوەنە گرانە مەجال بە تۆ نایە 100 مەتر بکڕی ئەو بۆ مەجبورە بیت مەسەن وەکو لە بەریتانیا بەیانە پاریس یعنی تۆ 150 مەتری هەبێ زۆ گرانە ناشتوانی ئەو پارەی بێگە بە کرێژ بێت لەوە چێ مانگی 30,000 دلار 4,000 دلار بێ بەڵام بۆ وڵاتی وەکو ئێمە ئەو ڕێژەیە کەمەکاتەوە با بڵێن مەتر مربعێک پارەی کەمتر بێ ئەمانەیە کە واکات شێوازی دروستکردنی خانەکان بۆ ئێستا زۆر بۆ بەرهێنەرمان هەیە هاتووە لە ناو یەک بینایە هەر سێ ڕغبەتەکەی کۆکرۆتەوە مەسەڵەن ئەڵێ مەساحەی ئەوەنەیمانێ ئەوەنەیمان ئەوە نان بۆ
چاوەڕێکات کە تۆ لەگەڵ تۆ بیگونجێنێت بە پێی ڕغبەتی شخصەکە. دکتۆر زۆر کات لەگەڵ ئەوەی کە بیناکان بەرە و بچوک بوونەوە ڕۆن و ژیان بۆتەوەی کە تا کەسی دەست پێ بکە، بەڵام ئێمە لە کللتوری خۆماناز بینین هەر شاری سلەیمانی باسکە یعنی خانۆکانمان چەندی بینابوون ئەو نەشی حوشە و باخ و درەخت بوو، یعنی بەڕاستی زۆربەی کۆڵانەکانیش بەوانە ناسرانەوە کە بۆ نمونە و ئەقاری تر پرتەقاڵ و لالەنجی هەموو ماڵەکەی بوو لە حوشەکەیەوە تا هاتیشە دەریشەوە، یان ڕێژە سەوزایی زۆر بوو. ئێستا ماڵەکان دروست ئەکرێ بەداخۆ بەدە لە باڵەخانە گەورەکان، ماڵەکانیش دروست ئەکرێ حوشەی نەمەڵ، یعنی هەموو کام لەکرێت بە بینە. ئەمە تا چەند مەرجی بوونی سەوزایی ئەبێ هەبێت نەک بەوەی کە درەختێک بە زۆر پێودا بێت. لە دانان و گوەرگرتنی مۆڵەتە بێ بە ڕێژەی لە سا دەکەمتر لەو مەساحەیە نابێت تەرخان کرێ بۆ هیچ غێر سەوزایی نەبێت، ئێتر بە چیمەن و بەدار و بەوە ئەمە وەکو ستاندەرد ئێمە دامانناوە پابندبوون پێەوەی بەڕاستی لە ئەرکی شارەوانی و لایەنی جێبەجێکارە هەروەها سەخافەت و ڕۆشنبیری ئەو کەسە خۆی. ئێمە ڕاستەکەی لە پێشوە لەسەر شوێن هەبووە لە سنەمانی ناوی حوشی گەورە بووە لە چەند ژووری تیابەوە دوسێ ئەوەنە حوشێکی گەورە بووە کە یان کانێسکان کە هەمووی بریتی بوو لە ساوزایی و چەم و ئەمانە لە باخی بەختیاری و ئەمانە هەمووی شێوازی این بوون. بەڵام ئێمە ئێستا لەبەر جەنجاڵ و لەبەر زیابوونی ڕێژەی دانیشتوان ئەو مەساحانە کەم بۆتەوە، هیوادارم هاوڵاتی و دانیشتوانی ئەم شارە و شارەکانی تریش پابند بن بە نەهێشتنی یعنی کەم نەکردنەوەی ڕێژەی سەوزایی و زیادکردنی، چونکە دوو ئارامی ئەیە بەوەی کە لێ ئەژێ زایدەنەوەی کە ژینگەیەکی پاکت بۆ هێڵێتەوە هەرکەس لەلایەن خۆیەوە. زۆر باشە. دکتۆر ئاکۆ هاوڵاتی بۆ خۆی تا چەند گرینگە لەم نێوەندەیە هۆشیاری هەبێت؟ بۆ نمونە ئەگەر شوشەدانێت ئەو دەبڵجامەکان بێت، یاخود بۆ نمونە ئەگەر دیواری دانا بە ئازڵێک بێت هەم بۆ گەرما هەم بۆ دەنگ، لەم نێوەندەیە تا چەند ئەبێ کار بکرێت لەسەر هۆشیاری هاوڵاتیش؟ هۆشیاری هاوڵاتی دوو بواری گەورە گرێتەوە، یەک هەم بۆ خۆی سوودمەند دەبێت، هەم بواری بودجەی کە بەکارێنێ بۆ دروستکردنی خانووەکە زیاترە. لە ئێستا کێشەی و زەمان هەیە، مەسەن ئەو ڕێژەی کارەبا و کە بەکارهێن بۆ گەرمکردنەوە یا بۆ ساردکردنەوە، ئەگەر ئێمە بتوانین عەزلێکی باش بکەین یان با بتوانین بەکو بەڕێزت وتێ ویندۆیەکیان با بڵێن جامی سێبینی پێڵێن سێلێر یان ئەو خانوانی کە هەیە عەزل بە باشی بکرێت لە دیوی دەرەوە ڕێژەیەکی کەمتر لە وزەمان پێویستە بۆ گەرمکردنەوە یان بۆ ساردکردنەوەی ئەو خانووە کە بە قازان جەگرێتەوە بۆ ساحێبی ئەوە و هەروەها ئەگەر هاوڵاتی ئەمە بە تاواتی مستەوای سەخافەکە ینی وا باشتر بیکاتەوە لەخوا بەزەوێستا زۆرمان هەیە لەو بارە جارێکی کێشەی سەیرە کاچێتە شوێنێکەوە یان ئەوێ خانوویەک یان ئەوێ بینایەک دروستکە پێی گرنگە ئایا ڕووی لەکوێ ڕۆ هەواکەی کوێیاننا و ئایا ئەو جام و ویندوانی کە هەیە باشترین نوعیەت بەکاربێنێ بۆی لە ئەخیرا بە دەرەنجام شتێکی باش بۆ خۆی بگەڕێتەوە، کەمترین پارە بە بە کارەبا و کەمترین پارە بە وزە و شینگەیەکی کۆمفۆرتی بۆ مێنم. دەستەکان خۆش دکتۆر، زۆر سپاس بە هیوایەوەی کە بوونی ئەم کۆنفرانسانە بە تایبەتی لە ناوەندای ئاکادمیەکانە ڕنگدانەوە و لێکەوتەی باشی هەبێ بۆی کە بتوانین ئێمە وەکو هاوڵاتیان هەمیشە سوودمەند بین، چکە هەمیشەش ئەو کارەکەی بۆی کە شوێنێکی نیشتەجی باش دەبێ لە ڕێی ئەو جەنجاڵێشی کە هەیە بە شوێنێک هەبێ کە بتوانێت بە باشی تیا ژیان بکە و مەترسی لەسەر نەبێ. دووبارە سپاس بام دەست خۆش بێ، زۆر بەخێر بێ.